بۆ جاری سێیەم ئەندۆنیسیەکانی نیشتەجێی هەرێمی کوردستان ئاهەنگ دەجێڕن. ئاهەنگێک بۆ نیشتیمانی یەکەمیان بۆ 71مین ساڵیادی سربەخۆییان. خۆشحاڵم کە ئەندۆنیسیەکان لێرە بەباشی دەژین. هیوادارم لە ئایندەدا پەیوەندیەکانمان باشتر ببێت لەگەڵ هەرێمی کوردستاندا. سوپاسی خەڵکی کوردستان دەکەم بۆ پێشوازیە گەرمەی کە لە ئەندۆنیسیەکان دەکەم. لە ئاهەنگەکەدا وەک خۆشەویستێک بۆ ئەو نیشتیمانیانی هەرێمی کوردستان ئەندۆنیسیەکان بەشێکی زۆریان جلی کوردیان پۆشی بوو. لە بەرامبەریشدا وەکو ڕێزێک بۆیان ژمارەیەک هاونیشتیمانی بەشداریان لە ئاهەنگەی ئەندۆنیسیەکاندا کرد. هیوادارم کوردستان ئەوها بە سەر بەخۆی وەکوی وڵاتی خۆم ئەو پیرۆز بە لە هەموو کوردستان ئیندۆنیسیا دەکەم لە هەموو برادرەکانم. بارۆ دەلاپان بولان دیسینێ ماوەی 6 مانگە من لێرم. زۆر خۆشحاڵم کە لە کوردستان دەژیم. خەڵکی کوردستان مامەڵەیان زۆر باشە لەگەڵ ئێمە. من لێرە هاوسەرگیریم کردووە. ئێستا کوردستان بۆ من وەکو ئەندونزیە. مەسەڵانیا جابێ ساوێ جابێ. من زۆر پێ خۆشحاڵم کە ئەو ڕۆکە ڕۆژی سەربەخۆی ئەندونیسیاکە وڵاتی دایکمە. لەبەرێ من دایکم ئەندونیسیا و باوکوشم کوردە. 8 ساڵە لێرە دەژیم و دەخوێنم ئێستاکە. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆکە هەموو کەسەکانی ئەندونیسیا لێرانە یادی سەربەخۆیان یاد دەکەنەوە. نزیکەی 2000 ئەندۆنیسی لە هەرێمی کوردستان دەژین. تاوەکو ئێستا 15 کچ لەو ئەندونوسیانە ژیانی هاوژینیان لەگەڵ کورد پێکێناوە و ئێستا خانەوادەیەکی کوردی ئەندونوسیان دروست کردووە. کارکردنی ئەو ژمارە زۆرەی ئەندونوسیەکان لە هەرێمی کوردستان تێکەڵاویان بە کەلتوری کورد وای لێکردوون. هەمووان هیوا دەخوازن وەک ئەوان کوردیش ڕۆژێک ئاهەنگی ڕۆژی سەربەخۆی خۆی بجێرێت. سیامەکەریم ڕووداو هەولێر.